وەرەقەیەکی ڕێپێدانمان پێویستە بۆمان کە بۆ ئەم کاسبکارانەی کە لە پشتەوە ساون چونە تا قایم قامێت دەڵە بچۆ بۆ ژووری بازرگان هاتوین بۆ ژووری بازرگانی دوو ڕۆژە دەسیمان پێکەن دوێنێ بریێن تۆ بۆ قایم قامەت بۆ ژووری بازرگان ناڵێ بە پارێزگاکە ئێمە گیرمان خواردووە ژووری بازرگانی لە سلێمانیا تەنها لە ڕێگەی ئۆنلاینەوە یەک نامیان بۆ ئەنێری ڕقەمی سیارەکە دەنووسی ناوی سیانی خۆت ئەڵێ سبێنێ وەرەوە بۆ ماوەی یەک هەفتە بۆ ماوەی 2 ڕۆژ تۆ ئیشەکەی بیکە کۆمپانیەکان بۆ ئەو مارکێتەکان بۆ ئەوانەی کە ئاڕەگوازنەوە بۆ هەمویان نازانم ئەمانەی ئێمە ئێرە بەڕاستی تەواو ئێمە نەڕەحەت کرۆ برای بەڕێزم داواتان لێکن دەنگمان بکەنە شوێنی خۆیان ئەکە 3 ڕۆژ ئێمە دەسیمان پێکەن 3 ڕۆژ سیارە نایەت ناتوانێت بە هیچ لایەکە دەرچێت ئاردە 6,000 چۆتە سەر هەموو فەردەی ئارد شەکرە گران بووە هەموو فەردێ بن 3,000 چۆتە سەرەوە نیز گران هەموو شتێ گران بووە. یەکێک لە کارە گرنگەکان کە ئەکی سەشانی هەموو تاکێکی هەموو هاوڵاتێکە کە ئێمە هەوڵ بدەین بە هەمومانەوە بەریەککەوتنەکان کەم بکەینەوە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەین لە پێناوی ئەوەدا ئێمە هاتوین تەوازونێکمان دروست کردووە لە نێوان ئەو پێداویستە سەرەکیانی کە بۆ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان پێویستە و لە نێوان ئەو داخوازی و تەڵەبانی کە بۆ ئێمە دێت ئێمە هەوڵمان داوە بە گوێرەی ئیمکانمە تەعاملمان و لەگەڵ توێژی بازرگانانە لەگەڵ چینی بازرگانانە ئەمانەی کە عوزوو بوون لە لای ئێمە و ئەندامن لە لای ئێمە و ئێمە ئەیان ناسین و پێناسی ئێمان هەیە ئێمە هەموو ئاسانکارێکی بۆکەین سەرڕای ئەوەش بەڕاچاوکردنی ئەم بارودۆخ و حاڵەتی کە لە ئێستادا دروست بووە هەندێک هەن کە خاوەنی پێناسی ژووری بازرگانیش نین مەرجەکانی بازرگانیشیان تێدا نییە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بە تەقدیرکردنی وەزع زۆرفی ئێستا هاوکاریمانکردن و پشتیوانیمان کردووە ئێمە هەوڵمان داوە کەمترین کێشە دروست بێت لەو بابەتە لەبەرەوەی یعنی تەوازونکردن لە نێوان کەمترین کێشە دروست بێت لەوان کەمترین هاتوچۆش دروست بێت حتمما گلی و گازندەیەک هەر دروستە بێ بەڵام ئێمە هەوڵمان داوە بە گوێری توانە و ئیمکانی خۆمان کێشەکانیان چارەسەر بکەین ئەوەشی کە تەخیرە بن و دووە ئەکەون لە پێدانی ڕێنمایەکانە بەڵێن پێڕێگە پێدانەکانە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ڕۆژانە ڕێنمایی نوێ دەرەکە تا دوێنێک ڕێنمایەکان لە قایمقامەتی هەڵەبجەوە کراوە لە ئەمڕۆوە چوەتەوە پارێزگای هەڵەبجە ئەو بازرگانانە یا ئەو کەسانی کە جموجوڵی بازرگانیەکان ئەگەر لە سنووری پارێزگای هەڵەبجەدا بێ لە سنووری ئیداری پارێزگای هەڵەبجەدا بێ لە قایمقامەت پشتگیریەکەیان بۆ کرێ بەڵام ئەوانەی کە ئەچنە دەرەوەی سنووری پارێزگای هەڵەبجە لەبێت لە پارێزگا پشتگیریەکەیان بۆ بکرێ ئەمڕۆ ئەو ڕێنمایەمان پێگەشتووە یعنی سەبەبەکە ئەوەیە هۆکارەکە ئەوەی هەندێک جاکی ئێمەش دواکەوین لە کارەکانیاندا هۆکارەکان کە ڕێنمایەکان ڕۆژانە گۆڕانکاری بەسەرادێ من دەتوانم هەموو هاوڵاتیان سنووری پارێزگای هەڵەبجە دڵنیام بکەمەوە کە ڕۆژانە ئەو بار هەڵگرانەی کە مەوادە سەرەکیەکانی خۆراک و پێداویستی سەرەکی و پزیشکی پێیە لە سنوورەکانەوە دێت هیچ ڕێگریەک لە هیچ سنوورێک نەکراوە تەنها ئەوەندەیە لە ئێستا تۆزێک خەڵک نیگەرانە خەڵکێک لە دڵڕاوشێدایە زیاتر هەڵمەتەکە و پەلەماری سۆپەرمارکێتەکانەدا شتەکڕێ تۆزێک خواردنەکان وەکو پێویست کۆم بێت و سیعرەکان کەمێک فەرقی کردووە بەڵام وەکو ئەوەی کە کۆگاکان من هەر دڵنیایە دەم کەشتی باشیتیایە مەوادی یەدەکی باشەیە لە هەرێمی کوردستاندا هیچ مەترسیەک نیە لەسەر بابەتە تەنها ئەوەندەیە کە کۆمەڵی خەڵکەیە کۆمەڵە سعیان بەس کردوێت و ئێمەش هەوڵمانداوە لیژنەیەک دروستکەین لە پارێزگای هەڵەبجە چاودێری ئەو خەڵکانە بکەین و لێپرسینەوەیان لەگەڵدا بکەین.